سڵاتان لێبێ بەڕێزان ئێمە ئێستا لە چەمچەماڵی دەمەوێ بۆ تەوەری ئەمڕۆ لەگەڵ خەڵکی چەمچەماڵ قسە بکەم بزانم ئەو سامانە سروشتیە زۆر و دەوڵەمەندەی کە لە چەمچەماڵ و خاکی چەمچەماڵە هەیە تا چەند هۆکارێکی خێر بۆ ئەوەی چەمچەماڵی پێچە جیا بکرێتەوە لە شوێنەکانی دیکە تا چەند خزمەتگوزاری بۆ چەمچەماڵ زیاد کردووە تا چەند هەلی کاری بۆ گەنجەکانی چەمچەماڵ ڕەخساندووە لەسەرم بابەتە پرسیار لە هاوڵاتیانی چەمچەماڵەکەم ئێوەش بینەری وەڵامەکان بنزانی هاوڵاتیان چیمان پێڵێن فەرموو. ئەگەر هیچی بۆ نەکراوە سێرێک سی ناو بازار دەگەی سی شارەکە ئاگەی سی بی ئاوێکی ئەکەی سی کەمی کارباکیم چی بۆ کراوە شەریکاتە لازمە تاعینکردن لە لازمە مەعاش بڕینەوەیە کە بۆ فەقیر و هەژارات لازمە ئەمانە هەمووی پێویستە کە بۆ ملت بکرێ و هیچی نەکراوە 4,000 و 5,000 و 3,000 ئاوە ڕۆژێکە تا ئێوارەدەی 3,000 4,000 ئەم چەمچەماڵ لە ژێری ئاڵتو نەبوو بە هیچ بۆ نەکراوە بۆ چەمچەماڵ ناکرێت ئەوە کە ژێری نەوت و غازۆین ئەو شوێنە فەوتیە چاوێن لە قەیامەت بێ چاوێن لە دنیا نەبێ دنیا شکەم دنیا تا ئەوەی دنیا گەرگ بێ تاغیمانەوە بگرە زیاتر زەرمەند بۆ زیاتر دوژمنی زۆرتر بۆ بەس بەرەبوومەکان تەوێ شەڕە لەسەری نەکەی و هەر مەنسوولی ئەگەر پارەی نەدەنێ ماوەی تو ڕابێت چێ ڕێگاکەی غازوینەکان نەگرێ دوای ئەوش دڵ نەرمەکەن ویتر بۆ خۆی کێشەشی بۆ چەمچەماڵ دروست کردووە باڵێ بڵێ وڵاتەکەی تۆ خاوەن دەوڵەت نییە خاوەن موسسات نییە پەرلەمانەکەت مەکتەبی سیاسیە حکوومەتەکەت مەکتەبی سیاسیە تۆکو هاوڵاتیەک پێت وایە ئەم سامانە سروشتیە هۆکارێک بۆ خێر بۆ چەمچەماڵ و بۆ خەڵکەکەی واللهی سەڵەسەنە ئەتوانم لە 125 چۆنیانە ئەگەر هیچی بۆ نەکراوە سێرێک سی ناو بازار دەگەی سی شارەکە ئاگەی سی بی ئاوێکی ئەکەی سی کەمی کارباکیم چی بۆ کراوە ئەوەی بۆ کراوە بەڕاستی وەکو پێویست نییە باشتر بۆ منە لە ڕووی خزمەت گوزاریەوە ئەو با بڵێن سامانە سروشتیە هیچ پرۆژێکی خزمەت گوزاری بۆ چەمچەماڵ زیاد کردووە کە چەمچەماڵ جیا بکاتەوە لە شوێنێکی دیکە نەشر بلا بۆ شێوەیە نییە هیچ شتێکی پێ و دیار کە بڵێ بەڕاستی ئەمە بۆی ئەم دەستکەوتی ئەم سامانە سروشتێکە بە چەمچەماڵ و دیار هیچی پێ و دیارنی چی پێ و دیارە باشە لە ڕووی هەلی کارەوە ئەم پرۆژانە تەمان غازی سروشتیوانە ئەتوانێت هەلی کاری زۆر باش بڕەخسێن تا چەند گەنجی چەمچەماڵ توانیوەتی سوود لەو پرۆژانە ببینێ بۆی کاری دەست مستەفید نەبوو بۆ ڕادەیە یعنی بەحقیقەت خەڵکێکی تۆزێ سەر بە خۆیان بێت ناسیاوە بێ ئەمڕۆ هەمووی بۆتە واستە واستەکاری بەڵام وەکو ئامی خەڵکی چەمچەماڵی ئیسرائیل نەکردووە خەڵکی مەدەنی کەسێک کە سەر بە هیچ لایەنێک نەبێت بە ئاسانی ئیشی دەست بە تەئکید کەم ئیسرائیل دەکات ئێستا چی بکرێ باشە بەڕای تۆ ئەو سامانە بۆی هەموو چەمچەماڵ و خەڵکی ئەمەنتیقەیە کە لە ڕووی ئەنفالیشە و قوربانێکی زۆری داوە چەمچەماڵ شوێنێکە بە حقیقەت قوربانێکی زۆری یاوە چەمچەماڵ دەوروبەری چەمچەماڵش حەق ئەو سامانە هەیە بەڕاستی کارێکی وا بکرێت کە بە چەمچەماڵ دیار بێت کە داخل ناو شاروی پێوی دیار بێت کە چەمچەماڵ بەڕاستی خزمەتی پێوە دیارە جیای بکاتەوە لە شوێن بە تەئکید حەقی خۆیەتی بەڕاستی بەس بۆ شێوێ نییە نەکراوە پێویست چەمچەماڵ منتیقەیەکە هەم قوربانی زۆری لە ئەنفالا داوە خەڵکی زۆر خاوەن شەهید و ئەنفالە هەم لە ڕووی سامانی سروشتیەوە گازی سروشتی زۆری هەیە ئەم گازە سروشتی کە لە منتیقەی چەمچەماڵە هەیە تا چەند بۆتە هۆکاری خێر بۆ منتیقەی چەمچەماڵ وڵای ئەوەی مزام هیچ خێریتیان نییە خێریتیان ناوەڵڵا بۆچی هیچ خێریتیان نییە مەعاشە بەڕاستی نایدەن ئیش و کەسابات نییە لە مەکتەب ناجح بێت تا عینی ناکەن ئیتر ئەمە خێربەرەکەتێکی دەشوێ بێ وەکو کەسابەتێکی ئەوەنە باش نییە لە چەمچەماڵا کەسابەتی تیان نییە نیهایەن کەسابەتی تیان نییە خراپەوە بەێ وەزعی گەلێ خراپە سەر چاوم و باشە لە ڕوو گەنجەکانەوە ئێستام پرۆژەی سامانی شتێکە لە چەمچەماڵە دەرێنرێ ئەبێ پرۆژێکی گەورە بێ گەنجەکانی چەمچەماڵ کاریان دەست ناکەوێت هەلی کاری بۆ نەڕەخساندون لێوێ من بزانم ئەو من بیست پێتم نییە کاریشی دەست هیچی دەست ناکەوێت هەوە هەمووتە ئەو هەمووی گەنجەوەتە لە مناوەستی ڕۆ بەبیش و بێکار بەبێ باشە ئەجی لە ڕووی خزمەت گوزاریەوە ینی ئەم شوێنە کە سامانی سروشتی هەیە هیچ شتێکی نییە جیای بکاتەوە لە شوێنێکی دیکە کە هیچ سەرچاوەیەکی نییە بۆ منە شتێک چەمچەماڵی پێ جیا بکاتەوە کەوەی لەبەروی سامانە سروشتێک لە ژێر خاکەکە خۆیەتی خزمەتێکی زیاتری چەمچەماڵ کرابێت بۆ خۆیە هیچ وانە هیچ وهانیەکەوە ئەم ملەتە کە بەرێتە ڕێوە وەکو پێشەوەی کە ئێمە بینیمان کە ئەڕوێ ڕێوەی سەوانە فەرقێکی وای نەکرد فەرقی نییە هەر فەرقی ینی فەرقی وای نییە باشە چی بکرێ بەڕای تۆ باشترە واللهی ئەوە منسوولەکان ئەزانن ئەوە سەرکردەکانمان ئەزانن ئێستا تۆ پێت وایە لە چەمچەماڵە چ شتێک پێویستە بۆ چەمچەماڵ بکرێت کە حەقی خۆیت حەقی خۆیەتی کوایچ نەکراوە چی کراوە ئەوەی من بزانیش نەکراوە ئیتر نازانم مەگەر کەسی تێ بزانێ نازانم چی لازمە بۆ چەمچەماڵ ئێستا والله چی لازم نییە
معمل لازمة شركات لازمة داعين كردن لازمة معاش برينەوەیە کە بۆ فەقیر و هەژارات لازمە ئەمانە هەمووی پێویستە کە بۆ ملت بکرێ و کە هیچی نەکراوە ئەوەی ئێمە بزانین ئەوشی من نەزانم نازانم ئەم سامانە سروشتە کە خوای گەورە بەم خاکەی چەمچەماڵ و ئەم منتیقەی داوە تا چەند هۆکاری خێر بۆ چەمچەماڵ و بۆ منتیقە و بۆ خەڵکەکەی خۆی لای من هیچم نەدیوە ناز باشە بەڵام ئێمە لە وڵاتانی دیکە دەبینین هەر شوێنێک سامانی سروشتی هەبێ پرۆژەی پترۆدۆلاری هەیە ینی بەشێک لە خێرەکەی بۆ منتیقە خۆیەتی ئەی چەمچەماڵ خۆی هیچ خێرێکی لەم سامانە سروشتی خۆی نەدیوە کە ئیش ژێر خاکەکەی خۆی ناز هیچم نەدیوە لە ڕووی کارەوە هیچ هەلێکی کاری نەڕساندەوە بۆ خەڵک ئارەبانێک پێ حەماڵیەک گەنجەکانی هیچ کاریان دەست نەکەوتەوە لەو پرۆژانە لێوە کاریان دەست بکەوێت و ئەو پارەی کەوەری دەگرن هەر بێنەوە بەناو چەمچەماڵ وڵا گەنجەوە تا گشتەوە تا لەوناوە تا سوڕێنەوە ئیشێ کەسابادە ئارەوەڵا ئەوت نەدیوە بەچاو ئەوە تا سوڕێن ئەوە تا گشتێ سوڕێت بە بێ کار چی ئێستا جەنابەت بەم عارەبانەیە کارەکەی لاشە ساغ بێ بەس کار چۆنەوە نەدەستەکەوێت بژێوی دەست 4,000 و 5,000 و 3,000 ئاوان ڕۆژێکە تا ئێوارە دەی 3,000 4,000 ئارەوە ئەمە بەشی بژێویە کات بژێویژیان چارە چیەکی ڕۆکەی توچ مەجال هەیە شوێن ماوە بجی بۆچ سەر ڕایەوە ئەو سامانە سروشتە دەوڵەمەندی هەیە چەمچەماڵ بەڵام کاریج یانی وەزەکەوای لاتۆ کاری جاواکەم ناوەڵا کاری چی بکرێ باشە بەڕای تۆ چ ینی ئەو پرۆژانە چۆن وای لێ بکرێ خەڵکی ئێرە مستەفید بن لەوە خوا ڕەحممان لێ مەگەر خوای گەورە فریامان خۆمان نیشمان پێ ناکرێت ئەوە هیچ جەبێ پشت بەخوا ببەست بەخوا پشت بەخوا ببەستینی تر خوا گەورە ڕەحممان لێ بکە ئەو خوا لە بەڵا لاماندا وەلایەتر ئاوای چیەکی دەسەڵات نییە وەلایەتە پەنا بەخوا لاشە ساغ خوا لەشمان ساغکە خوا لە بەڵا لاماندا لە موسیبەتی خراپ لاماندا لە ئەنواع نەوت و با بڵێن ئەنواع شت ئەین لە ڕووی سامانی سروشتیەوە دەوڵەمەنە ئەم سامانە دۆڵەمەنی چەمچەماڵ تا چەند هۆکاری خێر بۆ ئەم منتیقەی چەمچەماڵە خۆی خزمەت گوزاری بۆ زیادکە هەلی کاری بۆ زیادکە هۆکارێک بۆی خێرێکی زیاتر بە چەمچەماڵ والله هیچ بۆ نەکراوە خەلیێنیشی یاری کاریشی و سامان سروشتی هەمی بۆم بەرپرسە مەسئولێت زانێ بکێ بۆ نییە خەڵکەکەی خەڵکی وڵاوە تا بیبینە لە بازارەدان کۆن چێ بازارەکە چۆڵ بۆ بزانە کەستایە هەمی بێعیش و بێکار و هیچ شتێکی نەبوو تۆ کارێک بۆی چەمچەماڵ کەمێک جیاب بکاتەوە لە شوێنێکی دیکەکە هیچ تەرچاو ناوەڵا لە هەموو شوێنی خراپترە بڵم باشتر نیە خراپترە باشتر نییە خراپتریش بوو ئارەوڵا خراپتر بۆ سەی فەرم و جادەبانەکەی کە سەر ڕێگاکەی کە سەی فەرم بازارەکەدان شوێنی ئێستا ئەبینین لێشاوێکی زۆر لە گەنجی هەرێمی کوردستان ئێرەجێڵ بەشێکی زۆریشی بەوەی بێکاریەوەی لە ڕووی هەلی کارەوە ئەم سامانە سروشتیانە ئەو هەموو شەریکاتانی کە لێرە ئەو غازە سروشتیانە دەرێنەوە نەوتە دەرێنن تا چەند هەلیکاری بۆ گەنجەکانی چەمچەماڵ دابین کرد والله هیچ بۆ گەنجی چەمچەماڵ دابین نەکرێت بۆ گەنجی چەمچەماڵ دابینی بکردای گەنجی چەمچەماڵ بۆ چێت بۆ ڕوا بۆ خارج بۆ دەرەوەی وڵات ئەوە خۆی تا دەماوە جدەوە خۆی بخنکە خۆی بگا ماسی و حتوم بۆ خۆی بخنگەلەوەینە بەدەم قڕژ و مجرەوە ئێستا ئەو گەنجانەی کاچن بۆ دەرەوەی وڵات ئیگەن چەمچەماڵی شتیان بەڵێ زۆری تایە چۆن تایە وەڵامەی تایە چەنای تایە خنکاوە لەو ئاوەیە دەرنەچوو بۆ خۆی خنکاوتەوە ئەگەر بەهۆی بێ کاریەوە نەبێ بۆ چێکی بووی ئەی کارێنە ئیشی نییە یا کابرا پەنابە دەبەر خۆ کوشتن ئەمە وی بێکاریە کابراگە مشکلەیەکی نەبێگە نەک تەقنەگا لە جەرگی تەقنەگا لە دڵی چۆ خۆی کوشیە هەمووی بێکاری بێ ئیشیە لە بینە بێزارە بێ ناچارە خۆی کوش بەڕای تۆ چەمچەماڵ سا چی بۆ بکرێ لازمە و ێوانی بۆ خەڵکی چەمچەماڵ ێرە والله لازمە چەمچەماڵ هەموو شتێک بکرێت لەبەرەوەی نینی سامانی سروشتیەوە ئەوە غازی کۆرۆمۆرە فەرمو لێرانەوە ڕاوە کارەبا ئەم چەمچەماڵ لە ژێری ئاڵتو نەبووی بەس هیچ بۆ نەکراوە هیچ بۆ چەمچەماڵ ناکرێت خوا لە هیچ شوێنێکگە ئەوە فەرمو تەرگش وایە سابگە گشتی وایە ئەوە کە ژێری نەوت و غازین بێ ئەو شوێنە فەوتیە ئێتر هەموو مەسئول و بەرپرس و ئەوەی دزە بۆ خۆی جوان دەسەکرێ بەسەریا و خەڵکەکەشی هیچ بۆ دەرەوە تەواو هیچی دەست ناکەێت هیچی دەست ناکەی ناوەڵا سفرە لاین ئارە ئاوێنە سامانی سروشتیەوە ینی خاکێکی دەوڵەمەنە سامانێکی سروشتی زۆر گەورە لە ناو ئەم خاکەی چەمچەماڵە هەیە ئەم سامانە سروشتیە دەوڵەمەنە ئەم خاکە دەوڵەمەنی چەمچەماڵ تا چەند هۆکار بۆ ئەوەی خێرێکی زیاتر بۆ چەمچەماڵ بێ والله ئیبرام لێرە یاری چەمچەماڵ
من شلة كركوك تقريبا 6 سال هاتنا هم ويرة سێ ساڵە لێرە 6 سال ليرة أهلي شمشمال دياتر يعني قريامة أهلي شمشمال دائما للروي صدقة ومخية دائما يعني دائما محاولة كان أو كفقيرة يارمتي بكن یارمەتی فەقیر زۆرە يارمتي فقير زور بكن أو كثير كوا حياتي أو شكو خايت الله فرمي من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها ثم إلى ربكم ترجعون هالشيء سانك شاكك أبوخي خلافك أبوخي كيف خويتي إما هاي لو فهذا أشتا يبرو شنقول ما لا إله إلا الله شنكر الجمعة داخل قرم خير بي ئەی لە ڕووی سامانە سروشتەکەی چەمچەماڵەوە هۆکارێک بۆ ئەوەی خەڵکی چەمچەماڵ سوودمەند بن لەو سامانە سروشتێ و لەو گازە سروشتەی لەژێر خاکی چەمچەماڵایە يا أخي أجر أمريكاني سروا قري خويان مقيتي هذا كبن كوا أوان يمن لوان أوانش لي يمن وانيا أوان قري شاو ديري ما بكن كوا دش يار بتني ما بدري بكن كوا حسب توانا أي خويان ئێستا بۆ نمونە ئەم لە زۆر شوێنی دیکە دەبین کاتێک شوێنێک دەوڵەمەندە بە سامانێکی سروشی نەوت بێ گازی سروشت بێ هەر شتێک بێ پرۆژەی پترۆدۆلاریە واتە بەشێک لەو سامپارەی کە لە سامانە سروشتەکە دەرێنێ بۆ شارەکە خۆی سەرفەکرێتەوە ئەم سامانە سروشی لە چەمچەماڵە هەیە توانراوە سوودێکی زیاتر بە چەمچەماڵ بگەێنێ و شەمچەماڵ تۆزێ ڕازاوەتر و خزمەت گوزارێکی زیاتری بە بکرێ بە براوت بە شوێنەکانی دیکە أو أكد همتي خويان قربان ليلة شكم خويت لا فرميتنا فأما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى أواني كوا مأوايا هي وشاين الفقراء يبانوا عشان وجهنم خويت لا فرمي ورديكم وجهنم بان شكل جهنم هل امتلأتي وتقول هل من مزيد خويت لا فرمي جهنم فربيتا جهنم يا ربي خويا قال بابي جناب وكم مسایکی یعنی چیت هەیە بۆ بەرپرسانەی کە دەسەڵاتیان هەیە بەسەر خەڵکە ئێستا خاوەن دەسەڵاتن چ نەسیحەتێکت بۆیان والله من اليوم تنيار كان خابي خويت على زور مخيتي حالي خويان من شكم خويت لا فرمي بسم الله فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون وأنا ليلة خويت لا فرمي كابرا مهما كان دولة من بيه مخيتي مردن بيه شاين لا قيامت بيه شاين لا دنيا نبي دنيا شكم دنيا تعويت دنيا قريبة تغيير معناها منە بە زۆر سامانی سروشتی بە گازی سروشتی ئەو محەتەیەکی گەورەی کارەبا کە لێرەیە یعنی والحاصل چەمچەماڵ شوێنەکە زۆر دەوڵەمەندە بە هەم لە ڕووی قوربانی و قوربانی زۆر داوە هەم لە ڕووی سامانی سروشتەوە خاکەکەی دەوڵەمەنە ئەمە تا چەند هۆکارێکی خێر بۆ بۆی چەمچەماڵ زیاتر خزمەت بکرێت جیای بکاتەوە لە شوێنەکانی والله تا ئێستاگا خۆی شتی هینی سروشتی زۆرە بە تا ئێستا تا لە ڕووی لە خزمەت گوزاری بێئاوی و کارەبا ئەمانەوە یعنی متاح نییە کارەباکە تا ڕادەی باشە بەس چییە بیاوێکەوە چەند ساڵێکە هەر بێئاوە ئێستا دەبینین لە زۆر شوێنی دیکە کە شارێک دەوڵەمەند بێ بە سامانی سروشتی پرۆژەی پترۆدۆلار هەیە بەشێک لەو پارەیە کە لە فرۆشتنی ئەو سامانە سروشتیە خەرجەکرێتەوە بۆ ئەو شارە خزمەتی زیاتری و شارەی پێکرێت ئێستا چەمچەماڵ خزمەتێکی زیاتر کراوە لە بەرەوەی سامانی سروشتیە یاخود نەخێت هیچ فەرقێک نابێت شتێکی وای تیان نەکرەوە تا ئێستاکە خزمەتی گوێن هەتا لە ڕووی بێکاریش و هەتا خەڵکێکی زۆر هەیە بێکارە لەم شارە شارێکی زۆر فەقیرە ئەو پرۆژانە نەبوونەتە هۆیەوەی کە هەلی کارێکی زیاتر بۆ گەنجی ئێرە شتێکی وای نەکراوە ناوەڵای شتێکی وا بۆ نەکراوە تا ئێستاکە خەڵکەکەی لە ڕووی بێکاریەوە زۆر بێکاری گەنجەکانی زۆر بێکاری زۆر هەرە لای خەڵکێکی بێکاری لەم شارە ئەم منتیقەیە بە تەواوەتی خەڵکێکی بێکاری زۆر ئێستا لێشاوێک لە گەنجانە بینی هەرێمی کوردستان جێڵێن بەرە ئەوروپا و ئەو ڕێگە سەختەگرن گەنجانی چەمچەماڵیش ینی تێدایەتی ئەوانە زۆر نەبوون حتمما یعنی ێرەش زۆری تێ خەڵکێکی زۆری تیا کە کۆچەکە بەرە ئەوروپا معلومەکە شتێکی وای زۆر هەیە لێرە شاگەت چەمچەماڵ چی پێویستە بۆ بکرێن چی شتێکی لازمە ئەبێ بۆی بکرێ و تایسە بۆی لە ڕووی بێکاریەوە و لە ڕووی ئەوە شتێکی بۆ گرێت تا لە شتێکی وا نەکراوەی ئیتر پێویست بۆ فەرقێکی نییە لەگەڵ شوێنەکان ناوەڵای حساب گەڕێن کەمتەر خەمی زیاتری تیاکراوە هەتا لە ڕووی بێئاوی و کەینێکیش سەرەتایی ژیانە تا ئێستا ئەم شارە یعنی شتێکی وای بۆ دەبن نەکراوە 5-6 ساڵ بەدەست بێئاویەوە کە سەرەتایەکی شتێکی سەرەتایی خزمەت گوزارە سەرەتایەکانیش کێشەیەەکانی کێشەی زۆرە تا ئێستا چەنە خەڵگەتی بۆ لای قامقام و بۆ لای مەسوولەکان هیچ شتێکی بۆ نەکرا شتێکی وای بۆ نەکراوە کە سفادی لێ بکات جوابی خەڵکیان ندا شەریکاتانەی کە ئێستا دێن ئەو گازە سروشتێ لە ژێر خاکی چەمچەماڵا دەرێنن نەیانتوانیەوە پرۆژەیەکی زیاتر یان خزمەت گوزارێک پێشش خەڵکی چەمچەماڵ وڵا گە شتێکی وا بکرا تا هیچ شتێکێتی هەتا ئێستاگە شتێکی وا نەکرا
ناوەڵا شتێکی تا ئێمە لەم نەمەندیقەیە تا ئێستا شتێک وامان نەدیوە کە بڵێن ئەمە شەریکەیەک یان شتێک خەڵکی ئەم شارەتیا سودمەند بووبێ وەڵی خزمەت کراوە بڕێم نەکراوە بەس ئەوەی چەمچەماڵ داوێت هیچ شوێنە نەیداوە بەڕاستی قوربانیشی زۆرە قوربانی زۆرە بێ گەنجی زۆرتیایە بێ ئیش و بێکار ڕووی هەلی کارەوە چۆن ئێستا ئەبینین لێشاوی لە گەنجان بەرە ئەوروپا وڵاتجێڵن هەلی کاری ئەوەنە تایە ئەم گەنجانە لێرە کار بکەن و نەستنە دەرەوە وەڵی ئیش و کاریتیانی هۆکاری ئەمەیە بۆیە سەرخۆیان ڕگەن ئەچن بۆ خارج ئەچن بۆ ئەمدا ئیش و کاریتیانیە هۆکاری کاتانەیە ئەم شەریکاتانە ئێستا هاتوونم گازە سروشتێ لە ناو خاکی چەمچەماڵا دەرەێنن نیان توانین و هەلی کار ئەگەر کەمیش بێدا بینیکەن بۆ خەڵکی چەمچەماڵ و گەنجەکانی لێوە خەرگیشێ وەڵی هەمووی بۆ کەس و کار خۆیانە بۆ نازان پلیپینیە چییە تێن لێرە ئەم ئیشاکەنە بەغەمووی بۆ کەس و کار خۆیانە بۆ واسدە ئەو شتانێ کاری بیانی لێرە سودمەند دەبێ بەڵام خەڵکی ناو چەمچەماڵ گەنجەکەی چەمچەماڵ خۆی سودمەند نابێت خەڵکێکی زۆر هەیە لە چەمچەماڵ بێ ئیش و بێکار و ئەوانەیە لە ڕوو خزمەت گوزاریەوە بۆ منە و شەریکاتانە کە دێن سوود لەم ناوچەی وەرەگرن قازانجی خۆیان وەرەگرن هیچ خزمەت گوزارێکیان پێشکەشی چەمچەماڵ نەکردووە بڵێن لە پایەوەی کە ئێمە ئەم خاکە بەکارێنین سوود لەم خاکە وەرەگرین خزمەتێکی ئەم خەڵکە بکەن بۆ منە پرۆژێکی خزمەت گوزاری بۆ بکەن وەک پێویستە وەک پێویست بۆ منە چی پێویستە چەمچەماڵ ئیستا چەمچەماڵ بۆ نمونە لە ڕووی ئاوەوە ئاو دەڕۆژ جاری ئاودێ هەفتەی جاری ئاودێ بەڕاستی ئەمە کێشەی ئاو هەیە کێشەی ختر هەیە ئەمانە گشتی کێشەیە بۆ جادەوبانەوە چۆنە لە ڕووی جادەوبانەوە کراوە ناڵێم نەکراوە بەس زیاتر خزمەت بکرێت لەبەرەوەی چەمچەماڵ زیاتر قوربانی داوە ئەی چۆن کۆمەڵێکی زۆر شەریکە هاتوون سوود لەم خاکە وەرەگرن ئەم سامانە سروشتیە تا چەند هۆکارێک بۆ بۆی خێرێکی زیاتری بۆ چەمچەماڵە بێ خزمەتێکی زیاتری چەمچەماڵ وڵا شارێکمان هەیە بەس بۆ کوشتن و بڕین ئێمەیانەوێ نە لە ڕووی خزمەت و ئا و کارەبا و هەموو شتێکەوە ئێمە زۆر دواکەوتون و زۆر غەدرمان لێکرێ یعنی ئاومان بە 11 ڕۆژجارێ 12 ڕۆژجارێ ئاومان دێتەوە خزمەت گوزارێ سەرەتایەکانیش بێبەشن ئەوانی کە سەرێک بێبەشین لە هەموو شتێک بەڵام پیاوە حەق بڵێ قایم خامەکەمان زۆر هەوڵەدا بەڵام کەس بە قسەی ناکات ئەو ئێستا بۆن من ئەو سامانە سروشتە زۆری لە چەمچەماڵ و خاکی چەمچەماڵایە کۆمەڵێکی زۆر شەریکەی بیانی هاتوون سوودی لێوەرەگرن قازانجی لێەکەن بۆ منسوولەکان لەگەڵیانە شەریکە بنەوەی خۆن و ڕۆکەکەی چەمچەما خەڵکەکەیشی با بخۆی ئاوە بێ کارەبا بێ و بێ هین بێ و بێ ئاو بێ و هەر پارڕێتەوە مەگەر خی گەورە شتێک نییە بۆ منام غازە سروشتە زۆری لە چەمچەماڵا هەیە سوودێکی زیاتری بە چەمچەماڵ گەاندی جیای بکاتەوە لە شوێنێکی دی ناوەڵا بگرە زیاتر زەرمەند بۆ زیاتر دوژمنی زۆرتر بۆ بەس بەرەبوومەکان تەوە شەڕە لەسەری نەکەی و هەر منسوولی ئەگەر پارەی نەدەنێ ماوەیەک تو ڕابێت چێ ڕێگاکەی غازوینەکان نەگرێت دوای ئەوش دڵ نەرمەکەن ویتر بۆ خۆی کێشەشی بۆ چەمچەماڵ دروست کردووە بەڵێ چەمچەماڵ لە هەموو ڕوویەکەوە سامانی زۆرە بەڵام کارەوە بۆ منە هەلی کاری نەڕخساندووە هەندێک لە گەنجی چەمچەماڵەوە کاریان گەنجەکانمانە ڕۆن لە ئیجەومیجا خنکێن و هەرەوەنە گەنجی چەمچەماڵی شتە ئەی چۆنتیانی ئەی لە ڕووی کارەوە کار با بڵین کاسپیل چەکدارە ئەم شارەیەمە بە زۆری چەکداری زیاتر چی هەیە کار کو هەیە کابرای داما و ئارەبانێت بژێوی خۆی دابین ناکات چی پێویستە ئێستا چەمچەماڵ بۆ بکرێت چ شتێکی لازم جارێ لە ڕووی ئاو کارەباوە زۆر ئاومان 11 ڕۆژجار دێدێ ئەبێ هەموو ماڵێسە بڕۆسێک کە ئاوە کڕیا کارەباش سەم حڵاتێکی گەورەی کارەبا لە ناو چەمچەماڵ هەیە پێری زیرەکیشاندانە بەڵام هەر یەوەک جاران وای ئیسفادەی نییە ئێستا باشترە لە ئێمە لەوەی بڵێن چەمچەماڵ لە هەندێک شار باشتر بێ لە بەرەوەی مەحەتەی کارەباکەمان لێرێ بەڵام هەر ئەوش بۆ پێویست نییە هەر وەک پێویست نییە چەمچەماڵ ئەم منتیقەیە بە پایتەختی شەیدان ناسراوە واتە شوێنێکە زۆرترین قوربانی لە ڕابردووە داوە بۆ ئەم خاکو بۆ ئەم کوردستانە جگە لەوە ئێستا خاکەکەشی دەوڵەمەندە بۆ سامانێکی سروشتی گەورە کە زۆر شەریکەی وڵاتانی دیکە هاتوون لێرە سوودمەند بوون بەڵام بەداخەوە تا ئێستا ئەم شەریکاتان نەیانتوانیوە خزمەتێکی زیاتر بە چەمچەماڵ بکەن یاخود گەنجەکانیان بتوان سوود لە ئەو شەریکانە ببینن کاریان دەست بکەوێت کە ئەمەش هۆکاری بێزاری خەڵکی چەمچەماڵە لە ئەو شەریکاتانە یاخود لایەنی پەیوەندیدار کە نەیتوانێەوە بە بڕیارێک بتوانێت ئەو سوودانە بۆ خەڵکی چەمچەماڵە بۆ گەنجەکانی چەمچەماڵ بگەڕێنێتەوە ئێمە لەسەر ئەم تەوەرەیە بەردەوامە بین خەڵکی زیاتر وەرەگرین بەڵام
ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێنە وڵاتە. لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ دەمەوێت لەسەر خاکی چەمچەماڵ ئەو سامانە سروشتەی کە لە ژێر ئەم خاکەیە هەیە کە گازی سروشتیە لەگەڵ هاوڵاتیانی چەمچەماڵ قسە بکەم بزانم تا چەند خەڵکی چەمچەماڵ سوودمەند بووە لەوەی کە خاکەکەی دەوڵەمەندە بە سامانی سروشتی. ئێمە کە لەم نەمەندقەیە تا شتێک وامان نەدیو کە بڵێن ئەمە شەریکەیەک یان شتێک خەڵکی ئەم شارەتیا سودمەند بوو. ئیش و کاریتیانی هۆکاری ئەمەیە بۆیە سەرخۆیان لەگەن ئەچن بۆ خارج ئەچن بۆ ئەمدە ئیش و کاریتیانی بازەڕێگا بینی بە بەچاوی بنجی برێن داوای دیارە خۆی دیارە کۆڵاڕێگان دیارە دیارە ئەمە یاوایە کاکەگیان وڵاتمان کەس بە کەس نییە کەس بە کەس نییە هەر کەس بە دیفان خۆی حەولەدات و خۆی تێرەکە خۆی لێدا لی دانیشێت تاوە بە حیاتی چاک نابێت پێ چاک نابێت ئەم 50 حکومەت بێ و بڕۆ هەرە لە چاکەکە نیچی سامانی سروشتی چەمچەماڵ ینی خەڵکیام شارە سوودی لێ نابینێ ئەوەی کە سوودی لێبینێ تەنها کۆمەڵێ باڵین بازرگان و کۆمەڵێ خەڵکی تاجر کە ینی نایەنەوێ مەسەن خزمەتی ئەم شارە بکەن تا چەند ئەم گازە سروشتی ئەم خاکە دەوڵەمەانەی چەمچەماڵ هۆکارێک بۆ ئەوەی خەڵکی چەمچەماڵ خزمەتی زیاتر بکرێ سوودمەندی زیاتر ببێت. ئەوە دەوڵەمەنی چی دەوڵەمەنی بۆ فەقیر و هەژار نییە ئەی بێسنن بۆغی بارەکە و ئەیخۆنی ئەرز و دەردانەی ئەیخۆن ینی خەڵکی چەمچەماڵ سی سوودێکی لەو وڵات تۆزە کارەباکە باشە کارەباکان نەردنیە زەم حەتەکی گەورەی کارەباش لە ناو چەمچەماڵایە بەڵام ئەو گازە سروشتی ئێستا لە زۆر شوێنی دیکە دەبینین هەر شوێنێک دەوڵەمەند بێ بەشێک لەو پارەیە بۆ خزمەتی شوێنەکە خۆی بەکارێنرێت. ئێستا ئەو گازە سروشتەیە زۆری لە چەمچەماڵە هەیە هۆکارێک نەبوو بۆی خزمەتی چەمچەماڵ زستان نەوتنێ بیست و دێن سێ ساڵە نەوتم بێ نەدراوە نەوتیشت پێ نییە نەوتگیرێکم نەودەمەتی نییە ئەگەر لەبێ بچێکی باشە. ئەدی لە ڕووی هەلی کارەوە ئێستا ئەو شەریکە زۆرانەی کە هاتوون لێرە خەریکی ئیشن و لەناو ئەو خاکەی چەمچەماڵە ئەو سامانە سروشتە دەرێنن تا چەند هەلی کاریان بۆ گەنجی ئێرە ڕخساندووە ئەو گەنجانن لە ناو شەریکانە کاریان دەست وەڵاق هەیەتیانە کەمە تیانە هەیە مزام تا بێنجەکە نەزم ئەلیوە ئیشەکەن خەڵکی یارە 5 گەنج. باش ئێستا چەمچەماڵ چی پێویستە چی شتێکی لازمە یان بۆ نەو شەریکاتانە چیمانەیە باگو بەزلام بەسەڵمانە هیچمان نییە. ئێستا ئەو شەریکاتانە ئەو هەموو قازانجە لە ناو خاکی چەمچەماڵە بۆ خۆیان دەرێنن هیچ خزمەت گوزارێکیان بۆ چەمچەماڵ نەکردووە پرۆژێکیان بۆ چەمچەماڵ نەکردووە سوودی بازەڕێگا بینی بە بەچاوی بنجی برێم داوای دیارە خۆی دیارە کۆڵاڕێگان دیارە دیارە ئەمە یاوایە بەڵێ نییە شتەکە ناگری خزمەتکار خزمەتی نییە چی هۆکار بۆ ئەمان چی هۆکار بۆ بۆی خزمەتی چەمچەماڵەکە کەس تێ خزمەتکە هەتکە بۆ گیرفان خۆیەتی بۆ گیرفان خۆیت بەڵێ ڕاستە وڵات بڵین چی دەسەڵاتمان نییە نەوەڵا ئەوە دەجەڵدرێ میداوە لە بان گۆتانەکەڕەوەڵێ و نەیشمێ و نەکارژمێ هیچ کات بگرێن هیچ بازستانیش نەوتت نییە بیستوتێنی نەوەڵا نەوتێ خۆت لە بازارە بی بەخواوەیە ئەدی بۆچی لە بازارە نەوتەکەیە بەڵام بۆ حکومەت نیەتی بیفرۆشێ بێ ئەوتی ئەیفرۆژن لە بازاری بڕنەوە لە بازارە ڕەشێ ئەی بڵێ لە بازار ڕەش ئەیفرۆژنەوە هەیە کۆمەڵێکی شەریکاتی بیانی هاتوون لێرە سوود لە خاکی چەمچەماڵە بین ئەم سامانە سروشتێ دەوڵەمەنی چەمچەماڵ تا چەند سوودی بە چەمچەماڵ گەیاندووە سوودی بە خەڵکەکەی گەیاندووە واللهی هیچکی نابم بۆ شێوەیەکەوە ئەترێمە عاشەکەی نەدەن خۆخەکم وەزەفە زیاتر هیچی توشتی نابم هیچ خزمەت گوزارێکی بۆ چەمچەماڵ زیاد نەکردو جیای بکاتەوە کراوە بەش خۆی بەس ێشە ماوێتی بکاتە حەق خۆی کراوە نەکراوە بەڵاوێشە مایەتی بگاتە حەق خۆی لە زۆر شوێنی دیکە دەبینین کە ئەگەر شارێک خاکەکەی دەوڵەمەند بێ بەو سامانە سروشتە بەشێک لەو پارەی کە لە سامانەکەی فرۆشتری بەکارێنرێتەوە بۆ خزمەتی شارەکە ئێستا چەمچەماڵ لەو سامانە سروشتێکە لە ژێر خاکی خۆیەتی هیچ پرۆژێکی بۆ زیاد بووە کە جیای بکاتەوە لە شوێنێکی دیکە کە بەوەی کە بڵێنم چەمچەماڵ خۆی سامانی سروشتی هەیە بۆیە شارەکەی بۆ شێوەنە بۆ شێوەنە بە گوێری پێویست نەکراوە ناکراوە شەریکاتە زۆرانی هاتوون لە چەمچەماڵ سوود وەرەگرن و قازانجی خۆیان دەرێنن نەیانتوانێت پرۆژێک بۆ چەمچەماڵ زیاد بکەن شتێک بۆ چەمچەماڵ زیاد بکەن کە خەڵکەکە پێویستی وڵی حکومەت نەیکات پرۆژە کابرای پوهانە چی بکە حکومەت نەیکات
نا هیچ نکراوە ئەی گەنجەکانی بۆ نمونە هەلی کاری زیاد نەکردووە لەو شەریکانە بتوان چەند هەلی کارێک بۆ گەنجی ئێرە دابینکەن و سوود لەو هەلی کارانە من سێ کوڕمەوە لە ماڵەوە دانیشتووە چەندێکە سێ کوڕ عازب لە ماڵەوە دانیشتووە بێکار و بێکارن بێکارە من ئەو نەتۆزەگەوە بەڕژە ئەفرۆشم دەرهەق زەمانە ڕۆژی 8,000 ئەو بۆ ئایلێ دەرس 10,000 خواوەکی لێ سێ کوڕیشتەیە بێکار بەخوا سێ کوڕم لە ماڵ و بێکارن خەت نەچوون بۆ نمونە بۆ لەو شەریکاتانە داوای کار بکەن بدوای وڵات چوونە نییە نایەندا چی بۆ کێ ئەم سامانە نەخ هەلی کارێکی زیاد کردووە نە خزمەتێکی چەمچەماڵی پێکرێ ئەی ئەم سامانە سروشتی ئەچێ بۆ کێ کاتێک کە خەڵکەکەی خۆی سوودمە نەبێت کاخگیان وڵاتمان کەس بە کەس نییە کەس بە کەس نییە هەست کەس بە ویفان خۆی حولەدات و خۆی تێرەکە خۆی لێدا لی دانیشێت تاو میلەتەکە میلەتە فەقیر شەونە ئەوە خۆ پێشاندانێکی تااقەتی نەما تاو ئەم سامانە سروشتێت تا چەند هۆکارێک بە بۆی چەمچەماڵ خزمەتێکی زیاتر بکرێ خەڵکەکەی زیاتر سوود لەو سامانەی خۆیانەوە وڵی خەڵکەکەی سامان چییە هەچی هەیە خۆ نازانی کێی بە هیچی بۆ وڵاتە نییە ئەی و شەریکاتانە کە هاتوون سوود لەم خاکەی چەمچەماڵە بینین لە وڵاتە دوورانەوە هیچ خزمەت گوزارێکیان بۆ چەمچەماڵ نەکردووە وەکو هەدیەیەک وەکو پێشکەشکردنێکەوە سوودێکی بۆ چەمچەماڵ وەکو خزمەت بە چەمچەماڵ من شتێکی بۆ بکەن لە پێناوە ئێوان سوود لەم خاکە وەرەگرەوەکەیتی دەڕۆژدارێ دێ و تی وڵی نازانین بڵێ چی کردەوە بۆ هەموو شەریکانەوە نەیانتوانی و ئەم کێشەی ئاوی چەمچەماڵ هەلکەن کە چەند ساڵێک بە حیاتی چاک نابێت چاک نابێت من 50 حکومەت بێ و بڕۆ هەرە لە چاکەکەنی چیش لە وڵاتانی دیکە دەبینی هەر شوێنێک سامانی سروشتیە بێ بەشێک لەو پارەی کە لە فرۆشتنی ئەو سامانە بەکارێنرێتەوە بۆ شارەکە بۆی خزمەتێکی زیاتریشە شتێک نییە چەمچەماڵی پێجا بکرێتەوە لە بەروی سامانی سروشتیە خزمەتێکی زیاتری کرابێت وڵی هەوەک شارەکان تر وایە براکەم هیچ فەرقی نیە نەبوو سامانەکەی بۆ کێوە سامانەکەی وڵاو ئەو وڵاتانەی ترەی بن خەڵکەکەی خۆشی هیچ خەڵکەکەی خۆی هیچ هەلێکی کاری زیاد نەکرۆ گەنجی ئێرە سوود لە ئەو شەریکانە وەرەگری تاعین ببێت تاعین بۆ ئەوشی کە تاعینە بە کەشی گەنجە لە ماڵەوە ئێستا بە بەردەوامی خاکی چەمچەماڵ بەکارێنرێت و شتی تازەی تیا دۆزرێتەوە سامانی سروشتی زیادەکە ئەمە هیچ تازی بۆ نەکراوە نتوانراوە چەند هەلێکی کار بۆ گەنجی ئێرە دابین کە تا خێزانێک بۆ بنێو بژێ هیچ نەکراوە دوای نەکراوە هیچ نەکراوە ئەی چی بکرێت چی لازم ئێستا بۆ چەمچەماڵ زەرورە لازمە بکرێ براکەم مەگەر حکومەت بیکایە حکومەتیش مەبەسی نییە بیکات مەگەر حکومەت سوودمە نابێت لەم هەموو گازە سروشتەی چەمچەماڵ هیچی بۆ خەڵکەکەی نییە کشتێ برێ کشتێ بدێ بۆ نمونە وڵاتانی دیکە شەریکاتی کۆمپانیایی ئەو وڵاتانە سوودمەند دەبن ئەی بۆ خەڵکی چەمچەماڵ کە مستحقن و قوربانی دەرن و خاکەکە خۆشیانە ئێستا کشتمان کەسوکار شەهید و ئەنفالین هیچی بۆ نەکراوە معاشەکەی تێوە تا بەم شێوەیە درێ و هەرەوەیە ئەتوانم بڵێم چەمچەماڵ پایتەختی شەهیدانە بەگشتی گەرمیانیش بەڵام بە قوربان ئەزیزەکەی من ئێمە لەم وڵاتە وڵاتی مەکتەبی سیاسی و ئەحزابمان هەیە وڵاتی موسسات و یاسا و دەستورمان نییە وڵاتێکمان هەیە کوت لە کوتلەیە میلیشیاتە مرتەزەقەیە هەر کاتێک وڵاتەکەی تو گەیشتە ئاستی ئەوەی پەرلەمان و حکوومەتەکەت بوو بە پەرلەمانێکی دەستوری یاسایی هەر ئاانێک خاوەن وەلاو ئینتیما بوو ئەو دەوڵەتە ئەو دەسەڵاتە بوو بە مڵکی میلەت بوو بە مڵکی شعب ئەو کاتە ئەتوانێت خزمەتی شعب بکەوە بە تایبەتی ناوچەکەی ئێمە ناوچەی گەرمان خاوەن سەروەت و سامانێکی ژێرعەرز و سەرزەویە لەلایەن نەوت و گازەوە وە لە ڕووی قوربانیشەوە هەموو کاتی ئێمە نزیک بووینە لە سەنگەری دوژمنەوە خەسارەومەندی یەکەم بووینە چی وەکو ئەنفار چی وەکو شەڕ چی وەکو سەنگەری پێشەوە سەڕی دوایی شەڕی داعشی خەڵکێکی زۆری تیا چەمچەماڵ گەرمیان لە هەموو شۆڕشەیەک لە دوایەکەکانی کوردستان گەرمیان بە کشتی و چەمچەماڵ بە تایبەتی قوربانی یەکەمی داوە لە پێناوی وەلاو ئینتیما و لە پێناویمانەوەی پێناسەی نەتەوایەتی کورد لە کوردستانە بەڵام لە وڵاتەکەی تۆ خاوەن دەوڵەت نییە خاوەن موسسات نییە پەرلەمانەکەت مەکتەبی سیاسیە حکوومەتەکەت مەردەبی سیاسیە سیستمێکی ئایدۆلۆژی وەکو ئەوەی کە خزمەت بە میلەت بکار نییە لە وڵاتەیە بۆیە حاڵی ئێمە وایە جاران دەمانوت بۆ منە خۆمان حکمی خۆمان ناکەین بۆیە خزمەتی وڵاتمان ناکرێت بەڵام ئێمە 30 ساڵە خۆمان حکمی وڵاتی خۆمانەکەین ئەم 30 ساڵە نەیتوانی خزمەتی پێشمەرگەی کە مندامی سنگەری پارتیم لە مەحوەری شەقڵاوە بووم تا ئیسا خاوەن 1 مەتر زەوی نیم تا ئێستاکە و عەرزیشیاندا پێم لێرە بۆمیان تاپۆ نەکرد وتیان تۆ 40 ساڵ
بەر لە ئێستا مستەفید بووی تا خەڵکی شەیە لەم شارە چوارجار زەوی وەرگرتەوە بەڵام زەویەکەی من خراە ئیتار و چوارچەوەی کاری سیاسی بوون و پارتی بوونمەوە و معاملەکەیشم لە ماڵەوە ڕقەمی عرزەکەیشم وەرگرت لە شۆڕش لە ناحەیە پێ رازی بووم بەڵام بە منیان حرام کرد حەڵاڵیان نەکرد وەرم نەگرت ئەم وڵاتە وڵاتی حکوومەت نییە وڵاتی میلیشیا ڕووی هەلی کارەوە ئەم شەریکاتانەی لە وڵاتانی دیکەوە دێن و ئەم سامانە سروشتەیەک چەمچەماڵ دەرێنن تا چەند هەلی کاری بۆ چەند گەنجێکی چەمچەماڵ کار تەنها بۆ چەند کەسانێکە لە مەطعەم ئیشکایە بێڵکاری کایە کلێکاری بەسیط بێ بەڵام ئەو جێگانەی کە حساسن کە خاوەن خیبرەیە کە خاوەن تەخەسوسە کە پێویستی بە مهندسی کارەباییە بمتی بە مهندسی نەوتە پێویستی بە مهندسی پێشکەوتووە ئەوانە کوردەکاندا نامبەرزێن تەنها دامەزران لەم ناوچەیە بۆ خەڵکێک لە مەطعەم ئیشکا قاب بشوە کلێکار بێ بۆچی کوردان نامەزرێن ئەم شەریکاتانە کێشیان شەریکاتانە هەمووی کۆمپانیای بنەماڵە و حیزب و ئەحزاب و مەکتەبی سیاسیە کۆمپانیا و کەرتی تایبەت ئیسا ئەو مالیزیایی کە من و تۆ ئەیبینین لە ئاسیا پێشکەوتووە لە سایی کەرتی تایبەت و کۆمپانیایە مالیزیا گەیشتۆتە ئەو ئاستەی کە هەمومان ئەزانین لە ئاسێکی پێشکەوتنایە بەڵام لێرە کۆمپانیا و کەرتی تایبەت سنووقێکیاندارە ناوە مانگانە ساڵانە باز بدا بە حکوومەت بۆی حکوومەت و میلەتی استیفادە لە کۆمپانیا و کەرتی تایبەت بکە ئەمانە ناویان کەرتی تایبەت و کۆمپانیایە کۆمپانیای حیزبە کۆمپانیای مەکتەبی سیاسیە ئەوەی کە خاوەنی سەرمایە بێ لەم وڵاتە و ئەوەی کە سەرمایی هەبێ هین حیزبە هیندوو بنەماڵێ هیندوو مەکتەبی سیاسیە هیچی بۆ میلەت نییە هیچی بۆ میلەت نییە ئێمە وەکو مەیمون لە دوورەوە سەیری مۆزەکەکەین بەدارەوە دەمیشمان پێ ناگات جگە لەوەیشی کاشتا ساڵە خوێن و قوربانی و ئەنفال و کیمیاباران و تەسحی ئەدەین لەم شەقامەی کە تۆ وەستاوی لە پێناوی کە کورد بوون و لە پێناوی کوردبوونمانەوە لە پێناوی چارەنووسی گەل و نیشتیمان و لە پێناوی مانەوەی پێناسەی کورد لە دوار ڕۆژاوەکو خۆی خاوەن کەلتور و پێناس و مێژوو خۆی بێ تا چەند سامانە سروشتەکەی چەمچەماڵ و گازی سروشتی چەمچەماڵ هۆکارێک بۆ بۆی خەڵکی ئێرە سوودمەند بن لەو سامانە سروشتیە سوودمەند بن لە خزمەتگوزاری زیاد بەڕای من سامانی سروشتی چەمچەماڵ ینی خەڵکیام شارە سوودی لێ نابینێ ئەوەی کە سوودی لێبینێ تەنها کۆمەڵێ باڵین بازرگان و کۆمەڵێ خەڵکی تاجر کە ینی نایەنەوێ مەسەن خزمەتی ئەم شارە بکەن ینی بۆ نمونەسە چەمچەماڵ خاوەن با بڵێن غازی سروشتیە خاوەن دەهاتێکی باشە ینی ئەو غازە سروشتی سە لە با بڵێنەژێ خاکی چەمچەماڵەیە بەشی هەموو کوردستانەکە بەڵام بەداخەوە دەسەڵات نایەوێ نەک هەر با بڵێن غازی سروشتی تەنانەت چەمچەماڵ لە ئاوشە مەسەرەن مەغدوورە و غەدی لێکرێ لەبەرەوەی ینی دەسەڵاتی ئەم شارەش گوزاری سەرەتاییش بەڵێ هەر ینی دەسەڵاتی ئەم شارە بە درێژایی ئەم 30 ساڵەی حکومڕانی نەیانتوانیوە مەسەرەن ژیانێکی خۆش بۆ ئەم شارە دابینکەن کە چەمچەماڵ خاوەن زۆرترین ئەنفال و خاوەن زۆرترین ینی باڵین کە سوکاری شەیدا ینی ئێماڵین پایتەختی ئەنفال پایتەختی باڵین شەهیدان بەداخەوە خۆزگا دەسەڵات بەجددی هاوڕێکی لەم شارە بدایێتەوە دەبینین زۆر شەریکە و کۆمپانیای وڵاتانی دیکە دێن لێرە سوود لە خاکی چەمچەماڵە بین ئەم شەریکاتانە تا چەند هۆکار بن بۆی لەناو ئەم شوێنانی چەمچەماڵە کە کارەکەن هەلی کار بۆ چەند گەنجێکی چەمچەماڵ بڕخسێنن گەنجی چەمچەماڵ ئیشی پێوە بکەن ئیشی تیا بکە سوودمەند بێنی خۆی ڕاستەکەی ئەو شەریکاتانی کە دێنە چەمچەماڵەوە ینی بە مەبەست نایەنەوێ خەڵکی ئەم شارە گەنجی ئەم شارە مستەفید بێ لەبەرەوەی هۆکارەکەشی ئەوەیە نییە مەسەرەن ئەوەی کە مەسەرەن دێت لەم شارە مستەفیدە بێ ئەبێ خەڵکی خۆیان بێ ئەبێ دەست و قاچی خۆیان بێ ینی خەڵکی ئەم شارە گەنجی ئەم شارە بەڕاستی گەنجێکی مەغدووری مەدەنی احتیاجی ناتوانێت سوود ناتوانێت نەخێر ناتوانێت لەبەرەوەی مەبەستیان نییە وەگەر مەبەستیان بێ مەسەرەن بۆ نمونە چەمچەماڵ ینی با بڵێن چەند هەزارێک گەنجی تێ ئەتوانن ژیانی بۆ هەمویان دابینکەن بەڵام خۆیان بانقەز نایکەن لەبەرەوەی مەبەستیان نیە بیکەن باسی لەوە کردوتی لە ناو شەریکاتانە زۆرینەی کرێکارەکان بیانی ژەهێنرێن بیانی تیا کاری دەستکەوتۆ بەڵام بۆ گەنجەکەی خۆمانکاری وڵایترەوە ئەوە خەتای دەسەڵاتە تەبەن چێ بەرپرسی یەکەمی ئەم شارەیە ئەبێ ڕچاوی ئەو مۆقعانە بکە ئیشکردن لە هەر شارێک ئەبێ خەڵکی ئەو شار بەڵام بەداخەوە دەسەڵات لەم شارە کەم تەرخەمە مەسەرەن بەجددی شتەکان وەرناگرێ و دەیان جار خۆتە زانی مەسەرەن خۆپشاندان کراوە باڵێن بۆ کارەبای ئەم تاقە باڵێن غازەکەی چەمچەماڵ دەیان جار خۆپشاندان کراوە کاتەوکات باشەکەن خراپەکەن باشەکەن خراپەکەن بەواتە دەسەڵات لەگەڵ ئەوە نییە بەجددی ئەم شانە وەربگرێ لە هەر کاتێکە کورد و ئەم خاکە ڕوبەڕووی مەترسی بوو بێتەوە خەڵکی منتیقەی گەنمان و چەمچەماڵ بە تایبەتی
لە پێشەوە بوون و لە سەنگەری نزیکی دوژمن بوون بۆ ئەوەی قوربانی بدەنەوەم خاکە پارێزن بەڵام وەکو خەڵکەکەی ئەڵێن سەرڕایەوەی کە خاکەکەشمان دەوڵەمەندە بە سامانێکی سروشتی زۆر بەڵام تا ئێستا نەتوانراوە وەکو پێویست خزمەتی ئەم شارە بکرێت ئەسڵەن ئەو سامانە سروشتەی کە لە چەمچەماڵە هەیە هەندێک جار هۆکاری کێشە بووە کاتێک کە دوو شەخص یاخود دوو بازرگان دەیانەوێت لەسەر شوێنێک سوودمەند بن کە ڕێک ناکەون کێشە بۆ خەڵکی چەمچەماڵ و بۆ ئەو خزمەت گوزاریە کەمانی کە بۆ چەمچەماڵ دێ کێشەشی بۆ دروستەکەن یاخود دەبینین گەنجەکان کە ئێستا بە لێشا و هەرێمی کوردستان جێڵن بەشێکی گەنجەکانی لە چەمچەماڵەوە دەڕۆن بەهۆی ئەو بێکاریە زۆرەی کە لە چەمچەماڵە هەیە نەیانتوانیوە ئەو کۆمپانیانەی کە سوودمەند بوون لە چەمچەماڵ و لە خاکی چەمچەماڵ ئەو گازە سروشتەی کە دەرێنن نەیانتوانیوە هەلی کار بۆ ئەو گەنجانە دابین بکەن داواکانی لایەنی پەیوەندیدار لایەنی کەم خزمەتێکی زیاتر بە ئێرە بکات لەبەروی هەم قوربانی زیاتری داوە هەم خاکەکەشی ئێستا سوودی زۆرە بۆ هەم حکوومەتی هەرێم هەم بۆ وڵاتانی دیکەش بۆ سوودەکەی بۆ خەڵکی چەمچەماڵ و هاوڵاتیانی ناو چەمچەماڵ نەبێت پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ